جبو پشتوانیان نادیا مراد جبو الگرتنا ناسناوا بالیوزا ایناتین پاق جناتوین ایگرتی شاندکی بلندین جواتا روحانیه ایزیدیان و نیر میری ایزیدیان العراق و جیهان سردانا ولات امریکا کرن و در رسمن خلط کرنا کچا رزگار کریش دستین داعش نادیا مراد پشدار بون اوو پشتی باب شیخ باب روحی ایزیان گهشت ولاتی شاندن جدا جدا سردانا باب شیخ دکن و پیروز باهین خو عراستی ایزیدیان کرن جلای خواه باب شیخ باب روحی ایزیدیان با کانال بادیان سادادیا کرنو گوتی مدنگو ایشو آزارن ایزیان گهاندین زربای ولاتان دیسان ام گلک دکیف خوش بوین بدانانا نادیا مراد وکو بالیوزا نتوین ایگرتی بو اینتین پاقش خودی مدد دنگی جا بس ام چوبین ما گاندی و ما آخب ناخو گاندی و گاندا گلیو گاندی دیجی جا ما گانه و گلک بخیر بین و سر چابا و سلامتیا ایزدیا و ما داخوازا ایزدیا و ما رشی ایزدیا برا نکوانو روشنبیرن ازیان جی بلی کیف خوشیا خو داینه دیار کردن او جی اینانا برچاف کو دانانا نادیا مراد او کچا ازدی وکو بالیوزا نتوین ایگرتی نامکا بو دجمنن ازیان کو ازدی بچاوکی مازن و ریزگرتن پیشوازی کچو جینج دستن داعش رزگار بوین دکن در جواتا باب شیخ و گریایا نيويورك ئەوە داینە نادیا چەند ئێزی دێت عالم هەموو پیر دڵخۆشین و هەموو پیرۆزیە لیتکەین و کێفا مەهاتێتێ و ئەم گەڵەکێ دڵخۆشین و خودێ بکەر سەر خێرێ بێ و خودێ بوەفەقینێ ئەوە vێت گەهینە تو نامەکێت گەهینتە هەموو دژمنێت ئێزدیا کووت بێژن ئەوێت بێژن ئێزدی کەچێت خۆت کوژن کە نادیا ئێکەشوان ناجیا بوو ئەوێت دەستێدا عشخەلاز بین ئیرۆگەهتە vێ مەرحەلێ و بووە سەفیرانەوە الحەسەن الأمم المتحدة نامەیەکە بۆ هەموو دژمنان وەڤە جێ سەربلندیە بۆ مە ئێزدیا کە ئیرۆ کەچەکە ما یان ناجیاش دەستێدا عش ڕزگار بی بگەهتە vێ سەرکەفتنێ و پیرۆزباییە لێتکەین و جێ دڵخۆشیە بۆ هەموو ملەتێ ئێزدیک و ئیرۆ ئەف کەچە گەشتێ vێ قۆناغێ دەیەتەزانی کلیسی هشت 2014 و دگل داگیرکردنا شنگالی جلای داعش و کاراساتا که هر رمضان لبه دورد درست بوی بازارا جکچ و جن و زاروکن ازدیان بونا قربانی و نادیا مراد ایک جوان قربانیان کو کاریه دنگ ازدیان لجیهانه بلاف کد